مۆخسەکەنی زیاتر لە بارەی گرنگی ئەم دەواازەیە بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران میوانمانە پێکەوە گفتوگوی زیاترەکەی سەبارەت بە گرنگی و دەواازەیە. بەڵێز هەڵگورد شێخ نەجیب سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. کاتی دیاریکراوی کردنەوەی ئەو مەرزە نێودەوڵەتیەکەیە. بەڵێ ئینشەڵا دوو بەیانی لە مەراسیمێکدا ئەم دەواازەیە بەڕووی گەشتیاران دەکرێتەوە لە دەواازەی زێتێ. گرنگی و دەواازەیە بۆ ئەو ناوچەیە بۆ گەشتیاران چییە؟ لە بەرنامەکانی کابینەی نوێم بۆ بەرزکردنەوەی جموجۆلی ئاستی جموجۆلی بازرگانی لە ئیداری سەربەخۆی سۆران و موقعی ئیداری سەربەخۆی سۆرانی موقعشی جۆغرافی استراتیجیە هەم لەگەڵ دەوڵەتی ئێران و لەگەڵ دەوڵەتی تورکیاش. ئەو بەکردنەوەی ئەم دەواازەیە ئاستی جموجۆلی بازرگانی لەم ناوچەیە زۆر بەرفراوانتر دەبێتن و ئاستی گەشتیاریش و ئەوانی کە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەو پەیوەندیانەی لە ڕووی کۆمەڵایەتی لەو ناوچەیە کە بەهێز بووە بە هەبوونی ئەم دەواازەیە کار ئاسانی زۆر بۆ گەشتیارانی هەم ئەوانی لە کوردستانی باکوور و تورکیا بۆ هەرێمی کوردستان دێن و هەم ئەوانی کە لە هەرێمی کوردستان سەردانی تورکیا دەکەن زۆر ئاسانتر دەبێتن. چکە پێشتر ئەو دەواازەیە کە پێشتر هاتوچیان پێدەکرد تقریبان بەنسبەت خەڵکی ئیداری سۆران و خەڵکی هەولێریش نزیکەی 4 بۆ 5 ساعت بە کاتژمێر ئەم ڕێگایە کورد دەبێتەوە و بە هەبوونی ئەم دەواازەیە ئاستی جموجۆلی بازرگانی دەستە قۆناغێکی دیکە لە دەدەبەری مێرگە سۆر. بەڵێ لەگەڵ تورکیا هەمانجی کراوە ئامادەکاری کراوە بۆ کردنەوەی دەواازەکەوانی شامادەن. ماوەیەکی زۆرە بە هەماهنگی لەگەڵ وەزارەتی ناوەخۆ کار لەسەرکردنەوەی ئەم دەواازەیە دەکرێتن و هەموو ڕێکارەکان تەواو بووە و هەموو ڕێکارەکان گیراونەتە بەر لە هەموو ڕوویەکەوە ئێستا ئامادەکاری تەواو هەیە بۆ لەو هەفتەیە ئینشەڵا لە دوو بەیانی ئەم دەواازەیە بە ڕووی هاوڵاتیان دەکرێتەوە. لە ڕووی هەنگاوی دووەم زیاتر بۆ پەرەپێدانی ڕێگاوبان بۆ ئەوەی بتوانین زیاتر سوود لەو دەواازەیە وەربگرین. ئێمە کار لەسەر فراوانکردنی ڕێگا و بانەکانی ئەم سنوورە دەدەین بۆ ئەوەی بارهەڵگرەکانش بتوانن لەو ڕێگایە سوود لەو ڕێگا وەربگرن. لە ڕووی ترانزیتشەوە دەتوانانی سوودێکی باشی هەبێتن و دیسان ماوەیەکی زۆر کەمتر دەکاتەوە بۆ ئەوانی کە بازرگانی لە نێوان هەردوو وڵاتی ئێران و تورکیاش و بۆ شارەکانی دیکەی عێراقیش ئەو دەواازەیە شوێنێکی استراتیژی گرنگ دەبێتن بۆ جوڵی بازرگانی. ئێستا تەواوی ئەو ڕێگایە تا دەگاتە دەواازە سنووریەکە بە تەواوی هەمووی قیرتاو کراوە هیچ گرفتێک لە ڕێگاوبان نەماوە. وەکو باسم کردێمە لە هەنگاوی یەکەم ئێستا زیاتر ئەوە بە ڕووی گەشتیاراندا بیکەینەوە بە زووترین کات بەڵام لە قۆناغی دووەم زیاتر گرنگی بە ڕێگاوبانانە دەدەین و هەوڵ دەدەین هەم قیرتاوکردنەکەی بە شێوەیەکی باشتر بکرێت و هەمیش فراوان بکرێتن. بەڵام لەو قۆناغی ئێستا بەبێ کێشەیەک هەموو هاوڵاتیان دەتوانن سەردانی تورکیا بکەن لە ڕێگەی ئەو دەواازەوە و لە تورکیاشەوە دەتوانن سەردانی هەرێمی کوردستان بکەن و بە شێوەیەکی فەرمی ئەم دەواازەیە دەکرێتەوە. بەڵێ کەواتە دەتوانین بڵین لە 3 ڕۆژی داهاتووە هاوڵاتیان دەتوانن بەبێ گرفت لێەوە گەشتەکانیان ئەنجامدەن بۆ تورکیا. بەدڵنیاییەوە لە وەکو باسم کردێ بەرنامەی ئەوەی ئێمە بەرنامەمان بۆ داناوە ڕۆژی چوارشەمە لە مەراسیمێکدا ئەو دەواازەیە دەکرێتەوە. دوای ئەوە هاوڵاتیان دەتوانن بە ئاسانی ئەو دەواازەیە بەکاربێن. بەڵێ ئەو دەواازەیە چەند کاتژمێر کراوەیە؟ ئەو تەوان بەپێی پێویستەکانی ئێستا لەوانەیە هەوڵ دەدرێتن بۆ توێنانی بە 24 ساعت کاتژمێر بکرێتەوە. بەڵام ئەوە دوای ئەوەی کە لەگەڵ لایەنی تورکی کە دوو بەیانی دێن باس لەو بابەتە دەکرێتن بتوانین تا چەند ئەم دەواازەی لە ڕووی بەڕووی گەشتیاراندا بکرێتەوە. بە دڵنیاییەوە هەموو هەوڵەکانی ئێمە ئەوەیە کە لە 24 کاتژمێر دەواازەکە بەکراوی بمێنێتەوە. بەڵێ کەواتە هەرێمی کوردستان دەتوانێت و ئامادەیشی هەیە 24 کاتژمێر کراوە بێت ئامادەکاریەکانش بکرێت. بەڵێ ئەمە لای خۆمانەوە ئامادەکاری هەیە دەتوانێت 24 کاتژمێر کرابێتەوە. بەڵێ سوودی بازرگانی بۆ ناوچەیە تا چەند دەبێت؟ تا چەند دەتوانن هەر لە ڕووی بازرگانیشەوە لە چەند ڕۆژی داهاتووە کە دەکرێتەوە
هاتوچۆی بازرگانیش دەست پێکات یان دواتر؟ طبعا هاتوچۆی بازرگانیش دەست پێ دەکاتن، بەڵام بکو باسم کردێ ئێمە بۆ ئەوەی لە ڕووی ڕێگاوبانەوە زیاتر ئامادەکاری باشتر بکرێتن. ئێستا لەوانەیە وەکو پێویست هەموو جۆرە بار هەڵگرێک ئاسان نەبێتن لەم ڕێگای هاتوچۆ بکاتن، بەڵام بە دڵنیاییەوە بازرگانی مامناوەندی بە ئاسانی دەتوانن لێنران ئەم دەواازەیە بەکاربێنێن و لە داهاتوشدا ئێمە کار لەسەرەوە دەکەین کە بە شێوەیەکی بەرفراوانتر هەم کەمپی ناو دەواازەکە، چونکە ئێستا ئەو کۆمەلگای ناو دەواازەکەش پێویستی زیاتر بە بەرفراوانکردن هەیە، بەڵام لەسەر خواستی زۆری هاوڵاتیان و بازرگانان ئێمە دەست پێانی ئەوکەمان هێنا پێشەوە بۆ ئەوەی زووتر بکرێتەوە. چاوەڕێ زۆرشت نەکەین، بەڵام لەگەڵکردنەوەی ئەم دەواازەیە هەم کۆمەلگایەکە فراوانتر دەکرێتن کۆمەلگای دەواازەی زێتێ و هەمیش ڕێگاوبانەکان ئێستاکە لە پلان و بەرنامەی ئێمە و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بتوانین وەکو دەواازەیەکی نێودەوڵەتی بناسرێتن و هەموو ئەو مقاوماتێک کە پێویستە لە دەواازەیەکی نێودەوڵەتی لە دەواازەی زێتێش فراهم بکرێتن. بەڵێ بەڕێز هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لە سۆرانەوە لەگەڵماندا بسپاس بۆ کاتەی بێمەتاندا.